الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. شكوبراي إيمان دارم سلامي خواي قورتان نسر بيت مسلمان إيمان دار يعني فرلها الويستي إيجابي وسلبية، هەڵوێستی مەردانە و هەڵوێستێکەوە کاریگەری هەبێ بۆ دنیا و قیامەتی خۆی، و هەندێک جاری هەڵوێستی هەیە و هەڵوێستە مایەی شەرمەزاری دنیا و قیامەتێتی. بۆیە موسڵمان و ئیماندار کە ژیانت پڕ لە هەڵوێستە، با هەڵوێستێکی مەردانت هەبێ هەمیشە، هەڵوێستێک بێتە زەخیرەی قیامەتت، هەڵوێستێک بێت مێژوویەکی جوانت بۆ تۆمارکا لە دنیادا، نەک مێژوویەکی ڕەش و قێزەون و پیس، و لە قیامەتشا شەبەعێکی ناشرین بێتە مای نەکبەتی و بەدبەختی بۆت لە قیامەتە، شەرمەزاری لای خوا و پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ. مەوقیفی زۆر جوان لە ئاینی پیرۆزی ئیسلامە لەلایەن پێغەمبەر و سەحابەی پێغەمبەر و تابعین و تابعی تابعینەوە تۆمار کراوە، و هەروەها ئەگەر حیات و ژیانی پێغەمبەران و ئومەتی پێغەمبەران بخوێنینەوە ئاگامان لێیان بێ چەندین هەڵوێستی مەردانەیان هەبووە لە ئاستی یەکتریە. بۆ نمونە خوای تەبارەک و تەعالا لە سوورەتی یاسینە ئاماژە بە پیاوێکەکە کە هەڵوێستی هەیە بەرامبەر مسلمانان و ئیمانداران، ئاگاداریان ئەکاتەوە لە زوڵم و ستەمی زاڵمان و تاوانباران، یا ئەو زاتەی کەوا هاتبووە لە حەزەتی موسا و بە حەزەتی موسای فەرموو کەسێک بۆ ئەهلی ئیمان بوو، بەڵام بەنیێنی هێنی ئیمانی هێنابوو، لە ناو دار و دەستەی فیرعەون بوو. هاتبووە لە حەزەتی موسا فەرمووی ئەی موسا، من ئاگادار تەکەمەوە ئێرە بەجێ بێڵە ئەینا ئەتکوژن. اینجا بە فیرعەون و دار و دەسەکەی وێت بۆچی ئەم پیاوەیە کوژن؟ پیاوێکە کوژن کە ئەڵێت خوا تاک و تەنهایە، خوا بە حەق بپەرسن، شەریکی بۆ بڕیار مەدەن، زوڵم مەکەن، ستەم مەکەن، خیانەت مەکەن. تەبعەن ئەم زاتە ئەم زاتە کە هاو ئاگاداری حەزەتی موسای کردو و بە فیرعەون و دار و دەستەکەی وت بۆی کوژن، بۆی ئیهانەیەکەن. ئەم بانگەواسی ئەوەیە کە حەقڕەو بن، خواپەرست بن. بەهەرحاڵ ئەمانە موقیفە. وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين. أما سورة ياسين أفرميت أي خلقينا لا ناو شاركا كسيكاو كأو پیغمبرانا أو نراواني پروردگار أو فريشتانا أم هات لخواروي شارة ووتي أي خلقينا إيوة دواء أمانة بكون شوين أمانة بكون بقوي أمانة بكن زرر ناكن. تبن لكاتك خلقين وين ركانا بردبارانا كرد، إهانانا كردن، ليانا دان دريانا كردن، بلام أم لخواروي شارة وبيتو هەڵوێستێکی مەردانە هەبێ وەک بەرگری و دیفاع لە پەیامەکەی ئەوان و لە نێراوەکان. ئەمە هەڵوێستە تۆمار کراوە. هەڵوێست لە حیاتی من و توا زۆرە کە لە ژیانمانە تۆماری کەین و جێبەجێکەین. کاتێکەوە مەزلومێک زوڵمی لێکرێت، ستەمکارێک زوڵم لە خەڵکە کات، تۆ بەرامبەر بەو زاڵما وەستی قسەی حەقەکەی ئەڵێ بۆ ئەم مەزلوم و ئەم چەو ساوانە تۆ زوڵمیان لێکەی، بۆ نانیان ئەبڕی، بۆ ئاویان ئەبڕی، بۆ حیاتیان ئەبڕی، بۆ لە ناویان ئەبەی، بۆ ژیانیان بۆ دابین ناکەی. ئەمە هەڵوێستە. ئەمە هەڵوێستە کاتێک تۆ لە بەرامبەری دەسەڵاتدارێکە، لە بەرامبەر زاڵمێکە، لە بەرامبەر ستەمکارێکە، لە بەرامبەر خاوەنکارێکە کە ژێردەستەکانێ چەوسێنێتەوە. ئەمە هەڵوێستێکە بۆ دنیا و قیامەتی خۆت سەربەرزیە. ئیماندارێک بانگەشەی حەقەکات، کافر و مولحید بەرامبەری وەستاون، تۆ لەو کات و ساتە پشتیوانیەکە ئێمە هەڵوێستە. بەڵام ئەگەر بێدەنگ بی، ئەگەر واز بێنی، ئەگەر سەرت داخەی ئەو مسلمانە بکوژرێ، ببڕێ، لەناو ببرێ، ئیهانە بکرێ،
ئەمە هەڵوێستێکی ترسنۆکانەیە. ئەمە لە دنیا و لە قیامەتە شەرمەساری. لە دنیا ئەڵێن فڵانە کەس لەو کات و ساتا بوو، بەڵام ئەو مسلمانە کوژرا، برا، نانی بڕا، ئاوی بڕا، دیفاعی لێ نەکرد، بێدەنگ بوو، کەواتە ئەمە هەڵوێستێکی ترسنۆکانەیە. لە قیامەتشا خوا محاسبە دەکات لەسەر ئەوە بۆ هەڵوێستنەوە بەرامبەر بەو مسلمانە ئیهانە کراوە. ئەبوو ئەسوەدی دوئەلی ئەڵێ قد وقع بالمدينة مرض وهم يموتون موتا ذريعا فجلست إلى عمر. لەناو شاری مەدینە بووین، پەتایە بڵاو بووە، خەڵک زۆر ئەمرد. لەو کاتە جەنازەیەک دای بەلای حەزرەتی عومەرە. ئەنجا حەزرەتی عومەر فەئوثمیە خێرا، خەڵک باسی چاکەیان کرد. حەزرەتی عومەری گوێی لێ بوو، فەرمی وەجەبەت. ئەنجا ثم مرت بأخرى، جەنازەیە تریان هێنا، فأثني عليه، خلق ستایشیان کرد، باسی چاکەیان کرد. حەزرەتی عومەر فەرمی وەجەبەت. ئەنجا دانەیە تریان هێنا، خەڵکی باسی شەڕیان کرد، فأثني شەڕا، ئەم کەسە کەسێکی خراپ بووە، تاوانبار بووە، خراپەکار بووە. بەهەرحاڵ فقال عمر وجبت. أبو أسود دوئەلی وتمان وما وجبت يا أمير المؤمنين، چی واجب بووە؟ هەر جەنازەیەک ڕۆی و خەڵک باسی چاکە و خراپەی کرد، تو هەر فەرمود وەجەبەت. فەرمی لە پێغەمبەرم وەرگرتووە سەڵات و سەلامی لەسەر بێ. پێغەمبەر فەرمیوەتی سەڵات و سەلامی لەسەر بێ أيما مسلم شهد له 4 بخير أدخله الله الجنة. قلنا وثلاثة، قال وثلاثة، قلت واثنان، قال واثنان، ثم لم نسأله عن الواحد. رواه البخاري. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ بەم شێوازە باسی کەسانێکەکە کە خەڵکی باسی باشەکانیان نەکا، تەمەن بەوەی هەڵوێستەوە ئەم ئینسانە بۆ بەو ئینسانە باشە خەڵک باسی چاکەی بکات. ئەفەرمێ لە پێغەمبەرم بیستووە حەزی عومەر، ئەم وەجەبەتەی من جارێ وەجەبەت لەو جەنەیە و جارێ وەجەبەت لەو نارە. ئەوانەی کە باسی چاکەتان کردووە ئێوە، وتم وەجەبەت یعنی وەجەبەت لەو الجەنە، خوای خاتە باشتەوە. مادەم خەڵک لێ ڕازیە، مادەم هەڵوێستی مەردانەی هەبووە، لەگەڵ خەڵکا بووە، لەگەڵ ئێش و ژان و ئازاری خەڵکا بووە، لەگەڵ خۆش و شادی خەڵکا بووە، ئەم کەسە مادەم موقیفی هەیە و هەڵوێستی هەیە و باش بووە، وەجەبەت لەو الجەنە. ئەوەیش کە خەڵک باسی خراپەیەکە، باسی تاوانەکانیەکە، ئەمە هەڵوێستە تۆماری کردووە. بەم هەڵوێستە ناشینانەی مادەم خەڵک باسی خراپەکانیەکە، ئەو وەجەبەت لەو نار. چونکە پێغەمبەرە فەرمێت، پێغەمبەرە فەرمێت سەڵات و سەلامی لەسەر بێ، هەر مسلمانێک ئەگەر 4 مسلمان شایدی ئیمان و چاکە و هەڵوێستی مەردانەی بۆ بدەن، ئەو مسلمانە باشتیە و خوای خاتە ناو بەهەشتەوە. وتمان قوربان ئەی 3 نەفەر شایەتی باشەی بۆ بدا، فەرمی 3 شایەتی باشەی بۆ بدا کە پیاوێکی بە هەڵوێست بووە و مرد بووە، قارەمان بووە، باش بووە و چاک بووە، بەهەجێگەیەتی. وتمان ئەی قوربان دوان، فەرمی دوانیش. فەرمین لەبارەی ئەوە پرسیارم ئەگەر 1 نەفەر شایەتی باشەی بۆ بدا، ئەومانە پرسیار لێ نەکرد. بەهەرحاڵ ئازیزان و خۆشەویستان، ئەمە هەڵوێستە. هەڵوێستە واکە لەم ئینسانە کە لەناو کۆمەڵگا خەڵک بڵێ پیاوێکی چاک بووە، ژنێکی چاک بووە، ئافرەتێکی چاک بووە، چونکە بەدەم ئێش و ژانی خەڵکەوە بووە، بەدەم ئازاری خەڵکەوە بووە. لە تنگانە کەسێک پێویستی پێی بووە، هەڵوێستی بووە، هاوکاری مادی کردووە، هاوکاری جەستەیی کردووە. ئەمە هەڵوێستە. ئەم هەڵوێستە ئینسانە کاتە قارەمان لە دنیا، لە قیامەت یا هەر قارەمانە، هەر مەردە، سەربەرزە، چونکە باشتیە. و هەر ئەو هەڵوێستە خراپانەیە کاتێک کەسێک پێویستی بە تۆ هەیە، دراوسەیەکت، برایەکت، خوشیەکت، مسلمانێک، ئیماندارێک، پێویستی بە هاوکاری تۆ هەیە، ئەسڵن مەرحەبایی ناکەی، پشتی تێەکەی، حەزەکەی بڕوخیە، حەزەکەی لە ناو بچێ، حەزەکەی زەلیل بێ. ئەم هەڵوێستە ترسنۆکان و نامردانە وات لێکا کە بەڕاستی تۆ کەسێکی دەنی و بیت، تۆ کەسێکی خراپ بی، لە قیامەتشا جەهەنم جێگەتە و خوا محاسبە دەکا لەسەر ئەوەی کەوا ڕوحی هاوکاریت نەبووە، هەڵوێستی مەردانەت نەبووە. لە دنیایشا ئەڵێن هەر لێ ئەدەنەوە، ئەڵێن فڵانە کەس زۆر نامرد بوو. بۆ چونکە هەڵوێستێکی مەردانی نەبوو بەرامبەری خوشکبرای مسلمانی، بەرامبەر بە ئیمانداران. ئەگەر سەیری حیاتی پێغەمبەر بکەین سەڵات و سەلامی لەسەر بێ، هەر کەسێک قومی ئاوی دایە بەدەم پێغەمبەرەوە، پێغەمبەر سەڵات و سەلامی لەسەر بێ
ئەوەندە مووقیفەکەی بەرز نرخاندووە هەمیشە دوعای خێری بۆ کردووە لە پاداشتا دوعایەکی بۆ کردووە بێتە مای خێر و بەرەکەت بۆی لەوانە سوراقی کوڕی مالک لەوانەی ئوم مەعبەد کە جێی پێغەمبەریان کردووە نان و ئاویان بە پێغەمبەردا سەڵات و سەلامی لەسەر بێ لە کاتێکا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ ئەهلی مەکە کە دەری ئەکەن ئەهلی مەکە دەری ئەکەن جێی ناکەنەوە سەحابەکانی هیجرەتەکەن بۆ حەبەشە بۆ هەندێکیان بۆ مەدینە پێغەمبەر لەم کات و ساتە ڕوو ئەکاتە تائیف ئەهلی تائیفیش کە خزمی خۆینی بەردبارانی ئەکەن گیانی خوێناوی ئەکەن گیانی ئەشکێنن لەم کاتە لە مەکە قاچاخە تائیفیش دەری ئەکەن ڕێگەی لێ بڕاوە قەڵای پشتیوانی کە ئەبوو تالیب بووە وەفاتی کردووە کە دیفاعی لێ بکە ئێستا کەسێک نییە لە ناو مەکە داڵدەی پێغەمبەر بە سەڵات و سەلامی لەسەر بێ لەو کات و ساتە دژوارە مطعیمی کوڕی عەدی کە یەکێکە لە سەنادیدی قوڕەیش لەو کاتە ئەڵێ محەممەد ئێمە پەنای خۆمەوە کافرە مشریکە بەڵام کابرایەکی دەسەڵاتدارە کابرایەکی بەهێزە کابرایەکی بەقووەتە قوڕەیش ناتوانێ بەرامبەری بۆسێتەوە چونکە هێز و جێش و قوۆی هەیە سەربازی هەیە عەشیرەتی هەیە کافریشە مشریکیشە ئەڵێ محەممەد لە پەنای منایە مردتان هەیە و پیاوتان هەیە بێن لە گوڵ کاڵتری پێ بڵێن ئەم مەوقیفە ئەوەندە مەوقیفێکی جوان بوو لە غەزای بەدرا کە پێغەمبەر و سەحابە سەرکەوتن بەسەر هەزار قوڕەیشە کە خوا قوڕەیشی بۆ زەلیلکردن هەفتا ئەسیران گیرا بوو لە لای پێغەمبەر و سەڵات و سەلامی لەسەر بێ پێغەمبەری خوا چی فەرموێت لەم کاتا چی بیرکەوتەوە فەرمی ئێستا ئەگەر مطعیمی کوڕی عەدی زندوو بێ و بێ داوەم لێ بکە ئەم ئەسیرانە بەردەم هەمویان بەردەمە ئێبەخشم بە ئەو بۆ چونکە هەڵوێستێکی وا مەردانە هەیە بەرامبەر بە من ڕۆژێک لە ڕۆژان منی لە پاداشتا ئەم ئەسیرانی هەموو دەمەوە ئەمە مەوقیفە ئەمە هەڵوێستە کاتی خۆی ئێمەی میلەتی کورد ئەنفار کراین کیمیاباران کراین ئێستەی گلەیمان لە وڵاتانی ئیسلامی ئەڵێین مەوقیفیان نەبوو هەڵوێستیان نەبوو ئەگەر لەو کاتە ئەگەر کەسێکیان هەڵوێستیان ببوایە ئێستا مێژوو تۆماریە کرد و ئێمەش ئەمانە دوعای خێرمان بۆ کردمان وەڵا فڵانە وڵات یا فڵانە ڕئیسی عەرەب یا فڵانە ڕئیسی ئیسلامی هەڵوێستێکی مەردانەیان هەبوو لە ئاستی کوردە باسمانە کرد بۆ نمونەیەک لەوانە موعەمەر قەزافی کاتی خۆی هەڵوێستی بوو لە بەرامبەر قەزەی کوردیە سەرێکە قایدی گەورەی ئەم کوردە ئەم میلەتە شارەیەکم شاری ناو بە ناوی شارعی ئەخی قاعید موعەمەر قەزافی ئەمە هەڵوێستە بۆ لە ڕۆژە لە ڕۆژان نواندنی بەرامبەر بە میلەتە مەسەلە فڵانە کەس لە ئەوروپا فڵانە کەس لە خاریجا هەڵوێستی و بەرامبەر بە میلەتە سەرەکەی ئەمڕۆ میلەتی ئێمە لە یادێتی چونکە هەڵوێست لە یاد ناکرێت نە لە دنیانە لە قیامەتدا پێغەمبەری خوا هەڵوێستی کافرێکی لە یاد نەکرد ئەمە های من و تۆی هەڵوێستی کافریش مشریکیش بێدینیش کە هەڵوێستی بێ بەرامبەرمان مەوقیفی بێ بەرامبەرمان ئەبێ لە یادمان بێ کەواتە ئینسانێک ئەگەر مەوقیف هەڵوێستی لە یاد نەبێ ئینسانێکی دەنیئە ئینسانێکی ڕسوایە ئینسانێکی زۆر بچووکە بۆیە چاکەی چاکەکارانی لەبەرچاو نییە ئەمە بێوەفاییشە من لا وفاء له لا إيمان له ولا دين له أو كما قال بۆیە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک وەفای نەبێ بەرامبەر بە چاکەکانی خەڵکی دڵنیابە ئەو کەسە ئیمان و دینیشی نییە وەفا لە ئیمانۆیە ئازیزان و خۆشەویستان هەڵوێستیش پێویستی بە قوربانیدانێ هەندێک جار تۆ هەڵوێستی هەیە ئەو هەڵوێستە هەندێک خەڵ غەیبەت دەکات لەسەری بۆچی هەڵوێستی هەیە بۆ ئەو بەم شێوازە قسەیەکە ئەم هەڵوێستە قوربانیدانێ یا جاروێ تۆ لەلایەن ناحەزانەوە کە هەڵوێستێکی جوان نەنوێنی ئەبن بە دوژمنت ژیان بە خۆت لێشەکەی بەڵام ئەمە هەڵوێستێکی مەردانەیە تۆ لە حیاتی خۆتا تۆمارێک من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها وما ربك بظلام للعبيد ئەوەی چاکە بکە بڕاستی بۆ نەفسی خۆیەکە بۆ سەربەرزی خۆیەکە ئەوەیش خراپە بکە هەر بۆ نەفسی خۆیەکە و خۆی ڕسواکارت ناو لە قیامەتە خوای گەورە ستەم لە بەندەکانی ناکات بە گوێرەی کردەوە و گوتارت خوای تەبارەتەعالا ڕەحم و بەزەی ئەرژێنە بەسەرتا خوای تەبارەتەعالا چاکەی خۆی پێتانە بەخشێ
بە پێی کارەکانی خۆتان بە پێی مەوقیفەکانتان. هەڵوێست هۆکاری خۆشەویستیە لەناو کۆمەڵگا لەناو زبانەکانە ناو ڕەنگەکانە. ئەگەر ئەمڕۆ ئێمەی میلەتی کورد هەڵوێستمان هەبێ بەرامبەر بە مسلمانانی ئیماندارانی تر با عەرەب بێت تورک بێ فارس بێ ئەنگلیز بێت کە لێیانە قۆمێ ئەم هەڵوێستە بێتە هۆکاری محەبەت و خۆشەویستی لە نێوان میلەتی کورد و باقی میلەتانی ترە. وەکو چۆن ئەگەر قەدیم ئەگەر ئەوان هەڵوێستیان بووە ئێستا خۆشەویستێک دروست بوو هەر خۆشەویستێکە هەیە بەڵام زیاترە بوو چاکترە بوو. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ لەبارەی ئەم هەڵوێست و مەوقیفانەوە زۆرمان پێ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆ نمونە فەرمێت ما من قوم يعمل فيهم بالمعاصي ثم يقدرون على أن يغيروا ثم لا يغيروا إلا يوشك أن يعم الله منه بعقاب. ئەگەر لەناو قەومێکە خراپە و تاوان ئەکرا و خەڵکێک بوو توانیان هەبوو ئەو تاوانە ڕەتکەنەوە لای بن ئەو زوڵم و ستەمە بەڵام لایان نەبرد ئەوە نزیکە خوای تەبارەک و تەعالا هەر هەمویان عەزاب بدا عقابی توندیان با مادەم ئەو خەڵکەی زوڵمی لێکرێت و ستەمی لێکرێت بەشێک دەسەڵاتیان هەیە و قسە ناکەن خۆیان بێدەنگ کردووە بەڵکو پشتیوانی ستەمکاریشن ئەوە خوای گەورە عەزاب و بەڵای گونێیە هەمویان پێکەوە لەناو بەرێت. ئەوەندە خەتەرە. ئێمە باسی هەڵوێست و مەوقیفە. ئەمڕۆ ئێمە لەم خاک و وڵاتین نانان ئەڕێ ئاومانە بڕێ قووتمانە بڕێ لەلایەن دەسەڵاتدارەوە هەندێکی مەوقیفی و هەندێکی مەوقیفی نییە. ئەمە خۆی بۆ خۆی وامان لێکا ڕۆژە لە خوای گەورە عقابێکی توندێم کۆمەڵگا هەمووی با. چونکە بۆ کۆمەڵێکی بەڕاستی فەوتاوە کۆمەڵێکی داما بووە کۆمەڵێکی خۆشبەخت بووە ئامادەنی لەبار بن دیوارەکەی خۆی لەبەر مەعاشەکەی خۆی هەڵوێستێکی مەوقیفێکی بێ بەرامبەر ئەو چینە چەوساوەی کەوا خزمەت بە کۆمەڵگاکە لە مامۆسا لە دکتۆر لە موەزەف سەیرەکەی ئەوی تری بێدەنگ هەڵە ئۆخەی هەرکەس بۆ خۆی منی بۆ خۆم ئەگەر دەسەڵات مەی تۆش ئەخۆم پشتیوانی زاڵمیشە چەپڵی بۆ زاڵم لێدا. ئەمە هەروە ئاوا بێدەنگە بیت و خوای تەبارەک لێت قبوڵ ناکات. ڕۆژێک لە ڕۆژان خوای تەبارەک و تەعالا بەڵایەکی ئەنێ تەر ڕۆژ پێ کۆسووتێنێت ئەو وەزع خۆشەش لە تۆ تێکەدا نەڵێ ئاگرە سوورە لە خۆم دوورە خوا ئەم زوڵمە قبوڵ ناکات. ئەوەتە کاکە چەندێکە تایسە مەکتەب نییە و قوتابخانە نییە تەلەبەی هەژارەوەی فەوتا خۆ لێرەشان مامۆستاش تاوانبارە بەڕاستی بەڵام ئەو خەڵکەش تاوانبارە تایسە نادنە سەرخەت بڵێن ئەرە حکومەت بۆ جوابی ئەم مامۆسانە نادێتەوە تەلەبەی فەقیر و هەژارەوەی فەوتا تەلەبەی دەوڵەمەند و سەرمایەدارەکان و مەسئولین هەمووی لە قوتابخانەی ئەهلیا خوێنێت تەلەبەکانی ئەمەش هەمویان بەرەڵای سەر جادە بوون هەمویان وێران بوون. ئەمە حکومەتدارەکەتان بوو ئەمە دەسەڵاتدارەکەتان بوو ئەمە کوردایەتێکتان بوو زەمی دوژمنەکەن و باسی دوژمنەکەن وەڵای ئەوەی کە ئێوە کردتان بە هەزاران ساڵی دوژمن نایکا بەرامبەرمان هەرچی مناڵمان نەخوێنە هەر دەرەچێت جاهیل دەرەچێت بێئەدەب دەرەچێت کەواتە ئەوێ خەڵک بە یەک دەنگ بە یەک سەدا بە یەک وشە بە یەک ڕستە بەڵێن ئیتر بەسە بەڕاستی ئێمە گیانمان دەرچوو ئێمە گیانمان دەرچوو ئەوە تا لەم لایشەوە نانمان بڕاو قوتمان بڕاو خوێندنیشمان بڕاو جاهیل کراوین ئەخلاق و دینیشمان لە خەتەرایە بەڕاستی. ئەمە هەر مامۆسای مەکتەب نابێ ئەمە بکە ئەبێ هەموو مۆسەفەکان هەموو دائیرەکان یا بە یەکەوە چن یا بە یەکەوە بێدەنگ من دەست بە کڵای خۆمانەوە بگرین و با هەر لێمان دەن با هەرمان کوشن با ناومان بەرن بە هەر ڕسوابین تا ڕۆژ ئەمرین و متنیەکەمان پێگرێت یا با شتەکان یەک دەست بێ یەکگیان بێ نەک نیوەی خەریک بێ و نیوەی بێدەنگ بێ. بەڵام مامۆسایانی بەڕاستی پێویستە هەڵوێستە لە بەرامبەر ئەما وەرگرن کە تا ئێستا وەڵامیان نەبووە کێ زەرەری کردووە حکومەت زەرەری نەکردووە حکومەت زەرەر ناکات ئەسڵەن وەڵامیشان ناداتەوە بەڵام ئەو مناڵە داماوانە زەرەریان کردووە ئەوانی لێرەوە زاڵمن لە مناڵی فەقیر وەژار بەڵکو ئەمە بایەخە بە مەدرسەی دەوڵەمەندەکان و مەدرسەی ئەهلیەکان کە بەڕاستی خەڵکێکی وا هەیە ئەڵێ من مەدرسەی حکمی نەمێنێ مناڵەکەم خەمە مەدرسەی مەکتەب بۆی مناڵەکەم نەفوتی ئەگەر قەرزیم کرد بێت کەواتە تۆ لێرە خزمەتی دەوڵەمەند و خزمەتی سەرمایەدارەکانت کردو کە مەدرسەکانی ئێوانە بۆیە تکاش لە مامۆسایانەکەین بەخۆیان ناپچنەوە والله حکومەت وەڵامیان ناداتەوە هەزار ساڵەی دانیشتن وەڵامیان ناداتەوە حتا ئەو خەڵکە بە یەک دەنگ و بە یەک گیان نێنە سەرخەت چونکە معقول نییە نیوەی خەریک بێ و نیوەی بێدەنگ بێت ئەو نیوەی کە بێدەنگە خوا عقابیانەدا لەسەر ئەوەی کەوا بێدەنگن لە ئاستی هەموو زوڵم و ستەما. مناڵی کێیە لە مەکتەبا بنێ مناڵ ئاسایشە
مناڵی پۆلیسە، مناڵی مەلایە، مناڵی ئەوانن کەوا فەقیر وەژان و خزمەت بەم دەسەڵاتەکەن، مناڵەکانی من ناخوێنن. ئەینا مناڵی خۆیان هەمویان لە ئەوروپا و لە ئەمریکا و لە خوێندنی ئەهلیە های لای بەژین و سبەینش ئەبن بە ئاغای من و تۆ ئەبێ بڵێن بەڕیشی مبارەکە قەسەم دەستی مبارەکی ماچکەین، کەواتە ماوەسایانی با بێنە سەر خۆیان. هەڵوێست و مەوقیف ئینسان ئەکاتە مەرد، هەڵوێستی مەردانە. هەڵوێستی نامەردانەیش ئینسان ئەکاتە ترسنۆک، ئینسان بەدبەخت و شەرمەزارەکە. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ، یا ربی خوا عاقبەتمان بەخێر بگێڕی، خوا لە دەرد و بەڵا لامان دەی، یا ربی خوا لێت ئەپارێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت، یا ربی خوا لێمان خۆش بە، لە باوکو دایکمان خۆش بە، یا ربی خوا ڕەحمی خۆت بژێنە بەسەرمانە، بەسەر دڵ و دەروونمانە، بەسەر خاو خێزانمانە، بەسەر ماڵ و منداڵمانە، بەسەر وڵات و نیشتیمانمانە، یا ربی خوا لێت ئەپارێنەوە لە دەرد و بەڵا و موسیبەت لامان دەی. خوای ئەم حکومەت و ئەم دەسەڵاتە هۆشێکیان بیتێ، عەقڵێکیان بیتێ، ویژدانێکیان بیتێ بەرامبەر بەم میلەتە، ئەم میلەتەوە نەچەوسێننەوە، بەزیان بەم میلەتا بێتەوە، ڕۆژانی سەختی خۆیان بەبیر بێتەوە کە ڕۆژانێک نان نەو بیخۆن، ئاو لەو بیخۆن، سپیان نەکوشت، لە دەڕێ وڵات بوون، ئێستا هاتوونە تۆ خەڵک خزمەتیانەکە لەسەر خەڵکەشین، خوای تۆزێ ویژدانیان بەرێ بە خۆیان نەبچنەوە، بەرابەر بەم میلەتە وریایان کەیتەوە، عقلیان بیتێ، ویژدانیان بیتێ، خزمەت بەم میلەتە بکەن، با ئەم میلەتە خزمەتیان بکە، یا ربی خوای گیان لێتە پارڕێینەوە. ئەگەر چاکن چاکیان بۆ بکە، ئەگەر چاکن خوایە ژێرە و ژووران کە، خوایە لە کۆڵی میلەتیان کەرەوە، خوایە ئەم میلەتە ڕزگار کە لەم هەموو نەهامەتی و نەگبەتی و چەرمەساری و بێپارەی و زوڵم و ستەم و خیانەت کە لێمان ئەکرێت پەروەردگارە، یا ربی خوای لە دەپارڕێنەوە بەس تۆمان هەیە، دەسڵاتی لای تۆمان هەیە، یا ربی خوای تۆ پشتیوانمانی، یا ربی خوای لە هەرچی زاڵمە ڕزگارە کردین، خوای لە هەموو زاڵمێک کە ستەممان لێکە، نانمان ئەبڕێ، ئاومان ئەبڕێ، قوتمان ئەبڕێ، دینمان لەناوە بە، ویژدانمان نەفەوتێنێ، یا ربی خوای لێی قبوڵ نەکەی، خوای لێی قبوڵ نەکەی، خوای هەر کەسێکە برامانە باوکمانە زاڵمە ستەمکارە خوای لێی قبوڵ نەکەی. یا ربی خوای لە دەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت، بە ئیمانەوەمان ژێنە، بە ئیمانەوەمان بێنە، بە ئیمان و زندومان کەرەوە، خوای لە دەرد و بەڵا و موسیبەت لاماندا، خوای لە دەرد و بەڵا و موسیبەت لاماندا، یا ربی خوای لە دەپارڕێنەوە ئێمە وەکو مسلمان هەڵوێستمان هەیە بەرامبەر بە مسلمانانی غەزە و فەلەستین، یا ربی خوایە ڕەحمەتی خۆت برژێنە بەسەر ئەهلی غەزە و فەلەستینە، یا ربی خوایە مسلمانن برامانن، یا ربی خوایە حەز بە سەربەرزیانەکەین، خوایە سەربەرزیان کەی، خوایە سەربەرزیان کەی، یا ربی خوایە بەسەر یەهود و گاورا زاڵیان کەی، یا ربی خوایە جێژی یەهود و گاور تێکشێنی سەرێکە، خوایە لێت ئەپارڕێنەوە یەهودی مەلعون، زاهیونی مەلعون، ئەو قەوارە پیسە بێڕەحمانە بەرامبەر مسلمانان ئەجەنگن، مسلمانان قەتڵ و عامەکەن، خوایە ترسیان نەدڵانیە، خوایە تەسخەرە دڵیانەوە، خوایە جێژ و جاشیان بشکێنە، یا ربی خوایە زەلیلیان کە، خوایە تەدبیریان کە، یا ربی خوایە لە ناویان بەرە، خوایە مسلمانان سەرخە، مسلمانان یەخە، یا ربی خوایە وڵاتی مسلمانان، قیادەی مسلمانان، وڵاتانی عەرەبی، وڵاتانی ئیسلامی کە هەڵوێستیان نییە بەرامبەر بەو قەزەی فەلەستینە، بەرامبەر بە ئەهلی غەزە، بەرامبەر بە موجاهیدانە، یا ربی خوایە لێیان قبوڵ نەکەی، خوایە خانە و لانە لە دەسەڵاتدارانی عەرەب و مسلمانانێکەوە پشتیوانی یەهودن، خوایە خانە و لانیان لێ تێک دەی، یا ربی خوایە لێیان تێک دەی، خوایە ئەو جێش و جاشە بدەی بە گژیانە، یا ربی خوایە لە دەپارڕێنەوە مسلمانان و ئیمانداران لەم کات و ساتە بێکەسن بێلانن، خوایە تەنها مەعوایان لای تۆیە، تەنها مەرجعیان لای تۆیە، تەنها ئومێدیان لای تۆیە، خوایە بە ڕەحمی خۆت، بە جنودی خۆت، بە سەربازی خۆت فریای مسلمانانی غەزە و فەلەستینکەوە، خوایە سەریان خەی، خوایە ئێمەی میلەتی کوردیش لە هەموو نەهامەتی و نەکبەتێک ڕزگارکەی، خوایە ئەو دراوسیانەمان کە بەزەیان بەم وڵاتی ئەمان نایەتەوە، کوردستانیان لە بەرچاو تاریکە، کوردستانیان لەلا پڕ لە زوڵم و ستەمە، قینانە لەم خاک وڵاتە، ڕقیانە حیقدانەیە بغزیانەیە، خوایە ئەو جێش و جاشیان تێک بشێنە بەسەرەکە، خوایە ئێمە لە دەرد و بەڵا و مصیبەت و لە زوڵم و ستەمی ئەو دراوسیانەمان لادەی لە تورک و عەرەب و فارس، خوایە ئەم میلەتە میلەتێکی ئیماندارە عاشق و وینداری پێغەمبەرە، خوایە سەرمانخە، خوایە سەرمانخە، خوایە لێم تەپارڕێنەوە سەرمانخە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.